ئەمڕۆ چواردەی سێ ڕۆژی جیهانی بیرکاریە کە ئەم ڕۆژە ڕۆژێکی ئاهەنگگێڕانە لە سەرتاسەری زۆربەی وڵاتەکان و کۆبنەوە تاوەکو پێشبڕچێ ئەنجام بن. لەم ڕۆژەدا کۆمەڵە چالاکی جیاواز بەڕێواچێ کە باسی بیرکاریەکەین. ئەم بیرکاری زانستە و لە هەمان کاتیشا ئێمە هەمومان لە قۆناغەکانی سەرەتاییەوە دەسەکەین بەوەی کە چۆن فێری بیرکاری بین، چۆن فێری ژمارەکان بین، چۆن فێریەوە بین کە قۆناغ بە دوای قۆناغا ئەم زانستە لەناو ئێمە زیاتر پەرەبسەنێت و گرنگی پێ بدرێ. پرسیارە سەرێکیەکە ئەوەیە بۆ بیرکاری ڕۆژێکی بۆ دیاری کراوە. ئایا ساڵ بە ساڵ ئەبێ وەکو هەموو بوارەکانی تر ئەبدەیت هەبێ لە بیرکاریە و چۆن ئەبێ کار لەسەری بکرێ لە ناوەندە ئەکادمیەکان هەم لە زانکۆ و پەیمانگا و قۆناغەکانی تریشە چۆن ئەبێ ئەم وانەیە ئەمە پرسیارە سەرێکیەکەی خۆشەویست بکرێت. زۆر جار خوێندکارەکانمان ئەڵێ وانەی بیرکاری وانەیەکی زۆر قورسە. بۆچی قورسە؟ کە تۆ زانستێکی ئاوا بە تۆ بگات و بتانی لە داهاتووە تۆ لە زۆربەی بوارەکانە سوودی لێ ببینی. بۆچی قورسە؟ ئەی ئێستا چی کراوە؟ دکتۆرەکان مامۆستا بەڕێزەکان تا چەند کار ئاسانیان کردووە لەوانەی بیرکاریە بۆ ئەوەی بەباشی بیبەخشنەوە بە خوێندکاران و لە وڵاتانە ئەو چالاکیانە چین بەڕێوە ئاچن و لە هەرێمی کوردستانی خۆمانە تا چەند پێشوازی لەم ڕۆژاکرێ لە ناوەندە ئەکادمیەکان و لە لای خوێندکارەکانیش گفتوگۆکەین لەسەرم بابەتە و چەندین پرسیاری تر تاوەکو بتوانین ئەم ڕۆژە بۆچی دیاری کراوە و چۆن بتوانین وانەی بیرکاریش خۆشەویست بکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆرە گوڵنار وەرچین وەکو پسپۆڕی وانەی بیرکاری کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای من بمانە. تۆرە زۆر بەخێربێی سڵاو لێبێت. بەخێر هاتێ سڵاو لێبێت. سەرەتا پیرۆزبای ئەم ڕۆژەتان لێکەن کە ئێوە وەکو پسپۆڕی لەم بوارەیە کارتان کردووە و سەرجەم و دکتۆرە بەرات بەڕێزانەی تر و مامۆستا بەڕێزانەی تر. با سەرەتا لەوە دەست پێ بکەین دیاریکردنی ڕۆژی بیرکاری ڕۆژێکی جیهانی بیرکاری لە چیەوە سەری کرد؟ خۆی ئەگەر سەیری پای بکەین بە تەقریبی بە نزیکراوەیە کاتە 3.4 لە تەقویمی ئەمریکا لە پێشا مانگە نووسرێ ئەنجا ڕۆژ یعنی 3 داشێک 14 کە ئەمە بریتە لە سێڕێنووسی سەرەتای ژمارە پای. ئەگینا خۆی پای ژمارەیەکی ناڕێژەیە کە کۆتایی نایەت و ناتوان ینی ژمارەکانی دوای فارزەکە کۆتاییان نایەت و ناشتوانین بە شێوەی کەرتی ئاسایی بینوسین. سەرەتا ئەم یادکردنەوەی لە ئەمریکا بوو کە 3.14 کە سێڕێنووسی یەکەمی ژمارە پایە کرا بە یادی ڕۆژی پای. ئیتر ئەمە ئەم ژمارەیە لەسەر ئاستی جیهان بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆجیا و بەهۆی ئینتەرنێتەوە و با بڵێن سەرچاوە پێشکەوتنی سەرچاوەکانی پێکەوە بەستنی لەسەر ئاستی جیهان ئەم ڕۆژە لە هەموو جیهانە یادی کرایەوە و لە بەر ئەوەی کە پای ژمارەیەکی ماتماتیکی زۆر زۆر گرنگە کرا بە هەلێک بۆ ئەوەی کە بکرێ بە یادی ماتماتیک. تەمان لەسەر ئاستی جیهان ئەم ڕۆژە زۆر چالاکی جۆراوجۆری تیا ئەنجامەدرێ و ئەکرێتە هەلێک بۆ ناساندنی بیرکاری بە تەواوی خەڵکی. زۆر باشە. زۆر جاریش هاوکاتە لەگەڵ لە دایکبوونی زانای بەناوبانگ ئەلبێرت ئەنیشتاین کەویش لە زۆربەی بوارەکانەوە ماتماتیکیش یەکێکیش بۆ ماتماتیک یەکێک بۆ لەو بوارانەی کە زۆر گرنگی پیاوە. ئەم شیکاری کە ئێستا بۆی مەتێناوە تەناو ستۆدیۆ چییە دکتۆر؟ ئەمە تازەترین با بڵین پێشکەوتن کە لە بواری پایە کراوە. یەکێک لەوانە کە لە ساڵی 2019 سێمۆنی مۆلیکان توانی 31.4 تریلیۆن ڕەنووس بدۆزێتەوە دوای فارزە کە ئەمە طبعاً پێشکەوتنێکی زۆر زۆر بوو کە ینی ڕقمێکی قیاسی زۆر گەورە بوو چونکە مەزانی 1 تریلیۆن لە نظامی بریتانی ئەکاتە دەتوان 18 لە نظامی ئەمریکا کاتە دەتوان 12 پێشتر تەنها 22.4 تریلیۆن ڕەنووس دۆزرا بوویە وەکو ژمارەیەکی قیاسی بەڵام سێمۆنی مۆلیکان لە 2019 توانی 3.4 تریلیۆن ژمارە حساب بکات. هەروەها لە ساڵی 2019 ناسا خوارزمیەکی تازەی دۆزێ بۆ تەحلیلی بەیاناتی فەلەکی کە ئەو خوارزمی اعتیماد دەکاتە سەر پای پێوترێ پای ئۆف زە سکای. ئەویش هەر ینی پێشکەوتنێکی زۆر باش بوو با بڵێن بەکارهێنانی تەطبیقێکی پای بوو لە بواری فەلەکە. لە 2020 زانکۆی بریستۆل لە یوکەی گەشیان بە خوارزمێکی تازەدا بۆ حسابی پای. طبعاً پای ئێمە کاڵین ینی زۆر جاراڵین پای یەکسانە بە 3.4 نا ئەبێ بڵێن پای بە نزیکراوەیی ئەکاتە 3.4 ئەوە ڕێگا دروستەکەی. بەڵێ بە ئەگینا خۆی پای ئەکاتە 3.4 ئەنجا 1 5 9 هەتایە لەگەڵی بڕۆ کۆتایی نایەت.
ئەوان خوارزمێکی تازەیان لە 2020 پەرەپەیە کە ئەتوانێت کە نزیک بێتەوە لە نرخی ڕاستەقینەی بە تەقریبی پای. زۆر باشە دکتۆرە گیان با بینە سەر ئەو بابەتی لە ڕابردووە وانی بیرکاری هەر یەکێکمان کە بۆ نمونە بۆ قۆناغایە تێپەڕیوین ڕەنگە زۆر سادە و ساکار بۆ بێوانەکانی عنی لە لای هەر یەکێکمان مێشک و ویزری هەر یەکێکمانی جوڵان بێت بەڵام لە ئێستایا بەپی گۆڕانکاری لە قۆناغەکانە بەپی ئەوەی کە سەردەم گۆڕاوە خوێنکاران پێم وابێت لە وانی بیرکاریە تەواوی گۆڕانکاریەکان لەوانەیە مامۆستا خۆشەویستەکان لە خوێندنگاکان ئەوانەکان بەڵام بە شێوازێکی جیاوازتر پێی دوایە جیاوازێکە لە ڕابردوو ئێستاە کامیان بۆ مێشک و ویزری خوێنکار زیاتر ئەتوانێت مێشکی بجوڵێنێ زیاتر تێگەیشتنی باشی هەبێت بۆ وانەی بیرکاری خۆی ماتماتیک کێشەیەکی هەیە کە زۆربەی لایەنەکانی کە وەکو خوێنکاری ماتماتیکەی خوێنێ پیورە مجەڕەدە تەطبیقەکەی لە مەسەن لە فیزیا هەیە لە هەندەسە هەیە لە کۆمپیوتەر هەیە خوێنکاری ماتماتیک یان لە دەرسی ماتماتیکا ناتوانانی هەم لایەنە سیۆریەکەی لایەنە تیۆریەکەی هەم تەطبیقیەکەی باس بکەیت لەبەر ئەوە خوێنکار سەرەتا فێری با بڵین سیستمە بیرکاریەکان ئەکرێت کە سادەترین سیستمی بیرکاری بریتە لە کۆمەڵی ژمارەکان هەر لە ژمارە سروشتیەکان تا ژمارە ئاوێتەکان دوایی کردداری سەر کۆمەڵەکان مەسەلەن کردداری کۆکردنەوە و دژەکەی کردداری لێکدان و دژەکەی ئەمە وەکو سیستمە بیرکاریە سادەکان کە خوێنکار ئەم شتانە وەرئەگرێت و دوای ئەوە هاوکێشەیەتە ناوەوە لاسەنگەیەتە ناوەوە مثلەن داتاشراوە و ئامانج و بەردەوامی و تەواوکاری و ئەم شتانەیەتە ناوە کە تەطبیقاتیان نابینێ ئەمانە زۆر قورسە و تووشی مەلە لەبێت بەڵام خۆشبەختانە ئێستا لەم سەردەمەیە پێشکەوت چۆن ماتماتیک تەسیری هەیە لەسەر پێشکەوتنی تەکنۆلۆژیا بە هەمان شێوەش تەکنۆلۆژیا تەسیری هەیە لەسەر پێشکەوتنی ماتماتیک و باشتر تێگەیشتنی ماتماتیک کە ئەمەە گرنگی و تایبەتمەتی هەبێ ماتماتیک هەر لەسەرەوەی کە چینەوە بۆ سەرەتای ینی ئێمە بێت دایمە لە سەر چاوە کۆ دەست پێ بکەین کە مناڵێک لە سەرەتاوە ئیتر تۆ فێریەکەی ژمارەکانی پێناسێنی سەرەتا ئێستا لە تازەترین توێژینەوە لە وڵاتە پێشکەوتۆکان کار لەسەر ماتماتیکەکان بۆی کە مناڵ چۆن ئەموانەی لا خۆشەویست یعنی خۆشەویستت کرد مناڵەکە حەسی بووە یعنی تۆ ژمارەیەکی پیشانەی لەوانێ بە لە هیچ لە ئاژەڵەکانە پیشانی بێ یاخو بە وێنە پیشانی بێ ڕەنگی پیشان بێ ئەمە ڕێگایەکە کە مامۆساکە بە هونەری خۆی مناڵەکە تێگەێنێ چۆن لە سەرەتاوە لەم سەرچاوەیەوە وا لە مناڵ بکەین کە بۆ قانۆغەکانی تر قۆناغەکانی داهاتووتر کە هەموانەی قورستر ئەبێ ئەم مناڵە لی نەترسێ کە من لە پێشەکەی کەشە باسیەوەم کرد وانەی بیرکاری نەبێتە ترس لای مناڵ ئەتوانی وەکو هەمووانەکانی تر خۆشەویست بێ ئەم ڕێگایە تا چەند درستە پەرە بە زۆر ڕێگە دراوە یەکێک لەوانە ڕێگەی یاریکردن کە تەبان لەسەر با بڵین بناغەیەکی زانستی کە خوێنکاران ئەکرێن بە گروپاتەوە یان وەک باست کرد شێوازی ئاژەڵان و شێوەی ئاژەڵان و ئەو شتانە دروست ئەکرێت کە خوێنکار ئەو مەفهومەی کە وەری ئەگرێت بە شێوەی یاریان ئەکرێن بە گروپاتەوە خۆیان مثلەن دەبێت فێری کۆکردنەوەیان بکەی ئەیانکەی بە دوو گروپەوە مثلەن ماڵی دوو خوێنکارمان هەیە لێرەش 5 خوێنکارمان هەیە کە وەرن ببنە یەک کۆمەڵە ژمارەکەتان بوو بەچی بەم یاریکردنە هەم مناڵەکە چێژی لێ بینێ هەم مەفهومەکەشی لا دروست بێت ئەمە تازەترین دیتر لەس ئەمە سادەترین نمونە تا ئالۆسترین نمونە کە ڕێگەی یاریکردنە لەسەر ئاستی جیهانە لە ڕێگەکانی فێربوونی بیرکاری گرنگی پێدرێت یەکێکی تر ڕێگەی پرۆجێکتە کە خوێنکار فێرەکرێت کە ئەو بابەتەی بیرکاری ببەستێتەوە بە ڕووداوێکی ژیانی ڕۆژانە کە ئەیبەستێتەوە بە ڕووداوێکی ژیانی ڕۆژانە ئەبینێت تەطبیقاتی هەیە لە ژیانی ڕۆژانەیە هەم بابەتەکەی لا خۆشەویست دەبێت هەم تێ ئەگات و قەتیش لە بیری ناچێتەوە ئەمەش ڕێگەی پرۆجێکت یەکێکە لەو ڕێگانەی ئێمە ئێستا لە زانکۆ ئیش لەسەر ئەوەکەین کە پرۆجێکت بە خوێنکارەکانمانەکەین بۆ ئەوەی تەطبیقاتی ببینن ڕاستە لای خۆمان مەجال نییە بیبینن ئەو تەطبیقاتە بەس کە پرۆجێکت تێگەکە خوێنکارەکە تەطبیقاتی بیرکاری لە فیزیا لە کیمیا لە ژیانی ڕۆژانە ئەبینێتەوە باشتر تێگات و بابەتەکەشی لا خۆشەویست دەبێت زۆر ڕاستە دکتۆرێکیان هەر لەسەر و خاڵە ئەمێنینەوە باست لەوە کرد کاری تیمۆرکین کاری گروپات کاریگەرێکی زۆر باشێ بێت لەسەر خوێنکاران یاخود ئەو پرۆجێکتانی کە با بڵێن خوێنکاران بە گروپات لە نێو خوێندنگاکانە کاری لەسەرەکان ئەمە وایان لێ کات زیاتر خۆشەویستیان هەم بۆوانەکان هەبێت
لە هەمان کاتە واشیان لێ کات زیاتر مێشکیان بجوڵێنن اینجا بینە سەر خاڵێکی تر لە ئێستا تەکنەلۆژیا زۆر بەربڵاو بووە زۆر کاریگەری کردوتە سەر هەر تاکێکی نێو کۆمەڵگا بە خۆشحاڵیشەوە زانستی بیرکاری ساڵ بە ساڵ زیاتر گرنگی پێدرێت و زیاتر بەرەو پێش ئەچێ لەم نێوەندەیە تەکنەلۆژیا پێ وایە کاریگەرێکی زۆر باش و ئەرێنی خستۆتە سەروانەی بیرکاری و زانستی بیرکاری بۆ خوێندکاران بە دڵنیاییەوە یەکێک لەو شتانە ئێمە طبعاً هەر لە با بڵێن ماوەیەکی زۆرە کە حاسیبە بەکارهێنین بژمێر جا ڕۆژانە یان با بڵێن ساڵانە ئەم بژمێری ئەلکترۆنی ورد ئەدۆزرێتەوە کە کردارە حسابیەکان زۆر ورتر و خێراتریش ئەنجامەدرێ ئەمە ئاسانکاریەکی زۆر هەم بۆ خوێندکاران هەم بۆ توێژەران هەروەها کۆمپیوتەر ئەلجبرا سیستم CAS سوفتوێر بەردەوام پەرەی پێ ئەدرێ مەسەلەن ماتماتیکامان هەیە زۆر سوفتوێری ترمان هەیە کە بۆ شیکاری پرۆبڵمە ئالۆزەکان کێشە ئالۆزەکان ئەمە زۆر وردە و زۆر دقیقە یعنی ئێمە ئێستا من لە اختصاصی خۆم کە تطبیقیە ئەتوانم پرۆبڵمێک شیکار بکەم تا 4-5 بەدەست 4-5 گۆڕاو یان مەسەن 4-5 مەرجی تیاابێ بەڵام ئەگەر بوو بە هەزارەها مەرج بوو بە هەزارەها ڤاریەبڵ ئەو کاتە گۆڕاو ئەو کاتە بەدەست شیکارکردنی نەک زەحمەتە نزیکە بێتەوە لە مستەحیل بەڵام ئەم سۆفتوێرانەی کە دروست کراون زۆر ئاسکارکاریەکی باشەکەن بۆ توێژەرانی بیرکاری بۆ ئەوانەی کە اختصاسیان بیرکاریە کە شیکارەکەمان لە کاتێکی زۆر کەمایەتێ و لەگەڵ ئەوەشا زۆری ژووردا هەروە خۆشبەختانە ئێستا لە پەروەردە لە با بڵێن وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پاشکۆیەک لە بابەتی بیرکاری بۆ هەمووان باز لە جیۆجێبرا ئەکرێ جیۆجێبرا یەکێکە لە گرافیکل سوفتوێرەکان کە بەکارهێنرێ بۆ ڕسمی نەخشە بیرکاریەکان ئێمە پێشتر خۆمان ئاهاتی نەخشەکانمان ڕسم ئەکرد مثلا بە قەڵەمی ڕەش یان هەر شتێک لەوانەیە ڕسمەکمان زۆر دقیق نەبێ بەس ئێستا ئەم ئەپلیکیشنە یان ئەم سوفتوێرە یارمەتی خوێندکارەیە کە نەخشەکان بە شێوەیەکی زۆر جوان ببینێ اینجا خۆیە تاقیە کاتەوە ئەگەر هاوکۆلکەکان بگۆڕێ ئەگەر توانی نەخشەکە بگۆڕێ ئەگەر دوو نەخشە پێکەوە ببەستێت وێنەکان زۆر بە جوانی لەبەر چاوی ڕوون ئەبنەوە ئەمە یارمەتیە لە تێگەشتنی هەروەها شتێکی تریشکە هەر وەکو هەموو زانستەکانی تر ماتماتیک زۆر سوودی بینیوە لە ئینتەرنێت بەهۆی بوونی ئەو سەرچاوە زۆرانەی کە لە ئینتەرنێت هەیە هەر بوارێک لە بوارەکانی ماتماتیک ئەتەوێ تایە بخوێنی یا دراسەیەک بکەی بە هەزارەها سەرچاوی فری لەبەر دەستەدەیە کاراسانیکی زۆر کارانەسانێکی زۆر باشە بۆ ئەم سەردەمە بەڕاستی سەردەمەکانی پێشوو خەویان بەوە بینی لەوەی ڕاوگرم بە بۆ چوونی تۆ سەردەمانی ڕابردوو باشتر بوویان ئێستا کە ئاوا ئەو پێشکەوتنی تەکنەلۆژیا هەیە بۆ ماتماتیک کامیان بەباشی زانێ سەردەمی ئێستا بە دڵنیاییەوە بەڵام ئەگەر بزانین چۆن بەکاری بێنین کاتێک کە ئێمە چینە سەر ئینتەرنێت هەموو شتەکان بە کۆمپیوتەر و ئینتەرنێت دەکرێت ئەگەر کاتەکانمان بە شتی ترەوە بەسەر نەبین تەبان خۆتان نەزانن ئینتەرنێت کە هەزارەها شتی تایە کە چیتە سەری کاتەکانت بە لابەلایە نەڕوات بەڕاستی ئەمە با بڵێن هەلێکی زۆر باشە بۆ مرۆڤی ئەم سەردەمە کە ئەم هەموو پێشکەوتنە تەکنەلۆژیە هەیە یارمەتیە لە تێگەشتنی بیرکاری و هەروە لە بەکارهێنانی و لە بینینی تەطبیقاتەکەشی پێکومان ئەم لە ڕێگای ئەنتەرنێتەوە زانیاریەکان زیاتر نزیکە بێتەوە چونکە لەوانەیە لە ڕابردووە تۆ لە ڕێگەی کتێبێکی تایبێتەوە فێری بیرکاری بکرێتەوە بەڵام تۆ ئێستاگەرچی سێرچی خۆت بکەی بێگومانە بینی لە کام وڵاتە پێشکەوتەکان بێتەوە و زانیاریانە وەربگریت و تۆ بتوانی کاری لەسەر بکەی لە نزیکترین کاتەوە کاتێکی کەمیشە بێ دکتۆر ئازانی کە ئێستا لە زۆربەی وڵاتانە کە هەر لە 2010 شۆکە 270 خوێندکار جوابی چەندین پرسیاریان نایەوە و لەگەڵەوەشا لەم ڕۆژای چێپڕچێکرێ بۆ وەڵامدانەوە بۆی کە بتوان ئاستەکان دیاری بکەن لە زووترین کاتە لە لای خۆمان لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە ناوەندە ئاکادمیەکان هەمزانکۆ و پەیمانگاکان و قۆناغەکانی تر تا چەند پێشوازی لەم ڕۆژاکرێ ڕاستیەکەی ڕۆژی پای لە هەموو وڵاتانە کە ئەقۆزرێتەوە بۆ ناساندنی بیرکاری و بۆ خۆشەویستکردنی بیرکاری بە خوێندکاران و ناسانیشی بۆ کەسانەی کە اختصاسیان بیرکاری نیە بەڵام مانگی سێ ئێمە زۆربەی پشوەکانمان بە تایبەتی لە خوێندنگاکانە ئەکەوێتە مانگی سێ
هەستەکەم سستیەک هەیە لە چاو وڵاتانی ترکە زۆر بە گەرموگوڕی پێشوازی لەم ڕۆژە ئەکەن بە چالاکی جۆرا و جۆر وەگوتت بە پێشبڕکێ بە پرسیار هەتا بە دروستکردنی شیرینی لەسەر شێوەی بازنە چونکە خۆی پای بریتێ لە چی بریتێ لە ڕێژەی نێوان چێوەی بازنە لەگەڵ تیرەکەی ئیتر بازنەکە چەند گەورە بێ یان چەند بچووک بێ خوێندکار کە شیرینیەک دروست دەکات ئەتوانێت بە میوانەکان یان بە هاوڕێکانی ئەڵێ ئەم بازنەی من چێوەکەی ئەوەنەیە تیرەکەی ئەوەنیان کە تیرەکەی زانی یەکسەر بەوەی پایەوەڵێ چێوەی ئەم بازنەی من یان ڕووبەرەکەی بریتێ لەوەنا ئەمە زۆر زۆر چێژبەخشە بۆ خوێندکاران بەڵام تا ڕادەیەکی زۆر با بڵێن بێبەشین ئێمە لەم چالاکیانە لەبەرەوەی وتم ئەم چالاکیانە زۆربەیە کەوێتە مانگی بەڵام بۆچی دکتۆرە کامەوانەیە لە سەرەتای تەمەنەوە لەگەڵمانەیە هەتا دوا قۆناغەکانی زانکۆش کە بێگومان زانستێکی شەوێ گرنگی پێ بدرێت بۆچی سستی پێوە دیارە بەڵام خۆشبەختانە مەسەلەن هەر هەیە مەسەلەن من خۆم ئەندامی لیژنەی تحکیمی پێشبڕکەی بیرکاری بووم دووجار لەسەر ئاستی وەزارەتی پەروەردە کە ئەکرێت بۆ قۆناغی دەی ئامادەیی کە خوێندکاران هەڵە سنگێنرێن لە ڕووی بیرکاری ینی پرسیاری بیرکاری و ئایکیوان لێ ئەکرێت و وەڵام ئەدرێنەوە تا یەکەمی سەرئاستی هەرێم هەڵەبژێرێت بەڵام بەڕاستی سستیەک هەیە هیوادارم ئەم بەرنامەی ئێوە کە ئێستا ئەمڕۆ ئەم بەنامێتان ڕێخستووە بۆ ئاشناکردنی بینەرانتان بەم ڕۆژە و بە گرنگی پای و ماتماتیک ئیشی لەسەر بکرێت و هەم لە خوێندنگاکان هەم لە زانکۆ و ناوەندە ئەکادیمیەکان. زۆر باشە دکتۆرێکیان بۆ ئەم ساڵ دروشمێکی تایبەت هەیە بۆ زانستی بیرکاری ماتماتیک باس لەوە بکەین دروشمی ئەم ساڵ باس لەوە کات بیرکاری بۆ هەمووان ئەم دروشمە پێت وایە کاریگەریەکی زۆر زۆر باش دروست دەکات هەم لە تەواوی گیان هەم لە هەرێمی کوردستان لەبەرەوەی زۆر کات دروشمەکان ناوەکانی خۆی بە خۆی وتی سەرکۆکە ئێوە باز لەواکەین بیرکاری بۆ هەمووان ئەمە بۆ خۆی دروشمێکی زۆر گزارشتێکی زۆر جوان ئەبەخشێت تۆ کۆمنتت چێ لەسەر ئەو بابەت بەڕاستی هەروایە لە بنەڕەتە چونکە بیرکاری مەسەلەن ڕۆڵی هەیە لە پێشکەوتنی کۆمەلگا ئابووری تەکنەلۆجیە مەسەلەن لە کۆمەلگایە کاتێکە دراسی ڕووداوێکی با بڵێن زاهیرەیەکی کۆمەڵایەتی ئەکەی پێویستت بە داتایە داتاکان کۆ ئەەکەیتەوە بەڵام پێویستت بە ڕێگەیەکی ماتماتیکی یان ئەحسایی ماتماتیکی هەیە بۆ ئەوەی تەحلیلی ئەو بەیاناتت بکەیت ئەمەش یارمەتی ئەو کەسانەیە کە ئەو توێژینەوەیان ئەو دراسەیەکەن بگەنە بڕیارێکی دروست هەروە لە ڕووی ئابوووریەوە چەنەها با بڵێن ڕێگەی بیرکاریمان هەیە کە بەکار ئەهێنرێن بۆ گەیشتن بە ئەنجامی دروست لە دراسانەی کە ئەکرێن هەروەها لە ڕووی تەنانەت سیاسیشەوە کاتێکە زاهیرەیەکی سیاسیەتە پێشەوە داتایەک و ئەکرێتەوە ئەتەوەی تەحلیلی ئەو داتایە بکەی بزانی ئەگەی بە چه ئەنجامێک لێرەشە هەر ماتماتیک بەکاردێت ئەنی بمانەوە نەمانەوە جگەلەوەی کە مثلا لە فیزیا لە کیمیا لە هەندەسە لە کۆمپیوتەر ماتماتیک تەسیری هەیە لە ژیانی ڕۆژانەشمانە بە تاکید هەمومان ماتماتیک بەکارێنین کەواتە دروشمەکە کاریگەریەکی زۆر باشی هەیە بۆ ئەم ساڵ کە ئەم دروشمە تایبەتە کاری باشی لەسەر کراوە دکتۆرەگیان بە پرسیاری ئەوەش بکەین بەڕێزت خۆت مێشکە زیاتر بەڕووی بیرکاری یان زیاتر لایەنەکەی تریەت یعنی خۆی بیرکاری پێناسەکەی بریتە لە بەکارهێنانی ژمارە و بڕ و شێوەکان و پەیوەندی نێوان ئەم بڕ و شێوە و ژمارانە لەگەڵ ئەو بەکارهێنانی بیرکردنەوەی منطقی و ڕەخنەگرانە بۆ شیکارکردنی کێشە ئاڵۆزەکان یان هەر کێشەیەک و دۆزینەوەی یان وەڵامدانەوەی پرسیاری مەفهومی جیاوازەکانی بیرکاری مەسەلەن ئەحسایە کالکولەسە ئەرثماتیک حساباتە من هەستەکەم خۆم بیرکردنەوەی منطقیم هەیە لە ژیانی ڕۆژانەشمان تەنانەت ڕەنگی داوەتەوە لەسرم طبعا بیرکردنەوەی منطقیان ماتماتیک بۆ ئەو کەسان لە ڕووی کەسێتیشەوە گەشە بە کەسەکانەیە کە بیانەوێ گەشە بەلایەنی بیرکردنەوەی منطقی و ڕەخنەگرانەی خۆیان بدەن ئەمەش کاتێک کە کێشەیەک یێتە بەردەمیان بیر لە
چەنا ڕێگەی جیاوازەکەنەوە بۆ دۆزینەوەی چارەسەر. بێگومانەمانە هەمووی کاریگەری ئەبێ بە هیوای ئەوەی کە بتوانین ئێمەش بە تایبەتی لە ناوەندە ئاکادمیەکانەوە ئەم ڕۆژە بە بەرسی ڕاپەچیرێ و چەندین چالاکی بەڕێوە بچێت چکە ئەوشی کە گرنگە کە ئەم ڕۆژە بە زیندوێتی هێشتەوە بێگومان خوێنکاریش پرسیاری لا دروستە بێت بۆی کە بتوانین ئەموانەیە هە لە سەرەتای ژیانەوە خۆشەویست بێ هەتا دوا قۆناغەکان. دووبارە سپاس بۆ ئامادەبوون. زۆر زۆر خۆشحاڵ بووم. سپاس بۆ ئەم یادکردنەوە. سپاس بۆ ئامادەبوونت. زۆر زۆر